بیرکاری بۆ پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا ١٩٨ بە شەتاقیکردنەوە وانەکانی 1 هەتا 3. گۆشە پێو بۆ پێوانی هەر گۆشەیەک بەکاربێنە. پرسیاری 1: ئەو گۆشەیە ڕێجێنێ بە گۆشە سۆرەکە ئەمن ڕەنگم کردیە؟ لێرە پێویستمان بە گۆشە پێوە. گۆشە پێوەکە ئەو لایە کە ڕاستە دایدەنێین بە ڕاست و ڕاستی لەسەر ئەو هێڵە ڕاستە نف. ناوەندی گۆشە پێوەکە یان چەقی گۆشە پێوەکە لەسەر خاڵی ج ئەوها دایدەنێین. وەکو لێرە دیارە هێڵی جڕ بە تەواوی نەکەتیتە سەر ئەو پلانە، پێویستە ئەمن گۆشە پێوەکەی خۆم تۆزێک گچکەکەمەوە ئەوها هەتا بتوانم بە باشی بزانم گۆشەکە چەندە. چونکە ئەو گۆشە سوورە ڕووەکراوەکەی لە لای دەستی ڕاستە، کەواتە خینەوەکانی من پێویستە لە ناوەوە بخینمەوە. ناوەوە مەبەستم لێرەیە، ئەو خینەوانە بخینمەوە، نەک ئەوەی دەرەوە. ئێرە نا، لە ناوەوە لە سفرەکەی دەست پێ دەکەم، دەخینمەوە هەتا دەگەمە ئەو هێڵە شینە کە دەخینمەوە دەبینم دەکەویتە سەر 75. کەواتە ئەو گۆشەیە 75 پلەیە، گۆشە سۆرەکە. گۆشە ڕەشەکەی کو دەخینمەوە، چونکە گۆشە ڕەشەکە ڕووی لە لای دەستی چەپە، کەواتە لە دەرەوە دەست پێ دەکەم، دەخینمەوە لە سفرەوە هەتا دەگەمە ئێرە بزانم چەندە. لێرە ئەگەر ئێرە بخینمەوە کەتیتە سەر 105، کەواتە ئەو گۆشە ڕەشە لێرە هەتا ئێرە هەمووی 105. چونکە هەردوو گۆشەکان هاوسێ و دراوسێ یەکن، جیرانی یەکن، لەسەر هەمان هێڵن، هێڵی ن وە ف، بەیەکەوە پڕکەرن، دەبی بەیەکەوە بکەنە 108. بزانم ڕاستە یان ناخینەوەکەی من 105 کۆی بکەمەوە لەگەڵ 75 ئایا یەکسانە بە 108 یان نا. 55 دا 7 بەڵێ یەکسانە. کوابوو هەڵم نەکردیە لە خینەوە. گۆشە کەسکەکەی کو دەخینمەوە ئەویش ڕووی لە لای دەستی چەپە، لە دەرەوە دەخینمەوە هەتا دەگەمە ئەو هێڵە لێرە، دەبینم گۆشەکە ئێرە بخینمەوە 55 پلەیە. گۆشە کەسکەکە 55 پلە. گۆشە زەردەکە یان دەیخینمەوە بە گۆشە پێو یان پێویست ناکە، چونکە سەربەرامبەرە لەگەڵ گۆشە کەسکەکە. کەسکەکە 55، زەردەکەش هەردەبی 55 پلە بی. ئەگەر هەر بمەوێ بخینمەوە چ دەکەم؟ ئەو گۆشە پێوەی دەسوڕێنم، ئەوها هەتا دەکەویتە ڕاست و ڕاست لەسەر هێڵی ه، چەقەکەشی دەکەویتە سەر خاڵی ج. ئەو جا گۆشە زەردەکەی دەخینمەوە بەو جۆرەی کە دیارە، چونکە لە لای دەستی ڕاستە ڕووی، کەواتە ئەوها دەخینمەوە لە سفرەوە هەتا دەگەمە ئێرە، دەبینم ئەویش هەر بە نزیکەی 55 پلەیە. پرسیاری 5: دوو گۆشەی هاوسێ دیار بکە، هەردوو گۆشە لە تەنیشتێک بن، بۆ وێنە سۆرەکە و ڕەشەکە یان سۆرەکە و زەردەکە. پرسیاری 6: دوو گۆشەی جووت بوو دیار بکە. دیارمان کرد لێرە گۆشە زەرد و گۆشە سەوز هەردووچیان جووتن، چونکە یەکسانن. وێنەی بەرامبەر بەکاربێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانی 7 هەتا 10. پرسیاری 7: دوو گۆشەی سەربەرامبەر دیار بکە. ئەمن دیارم کردیە ئەو دوو گۆشە شینانە لێرەش نووسیتم گۆشەکان. پرسیاری 8: دوو گۆشەی تەواوکەر دیار بکە. گۆشەی تەواوکەر واتە بەیەکەوە
دەبی بکاتە 90 پلە. لێرە ئەمن دیارم کردیە گۆشە ڕەشەکە و گۆشە کەسکەکە کوزانیم ئەو دوانە تەواوکەرن چونکە هەموو گۆشەکە واتە گۆشەی هەمووی 90 پلە بوو. وەکو دەبینین لێرە هەمویان 90 پلەنە ئەو چار گۆشەی ئەولا کێشەیە. پرسیاری 9 دوو گۆشەی پڕکەر دیار بکە. گۆشەی پڕکەرواتە سەرجەمەکەیان یەکسانە بە 180. لێرە هەردوو گۆشەک لەسەر هەمان هێڵ بن سەرجەمەکەیان 180. یەک لە گۆشە شینەکان لەگەڵ گۆشە سۆرەکەی بەیەکەوە هەردووچیان 180 کاتە ئەو دوو گۆشەیە. پرسیاری دا ئەگەر پێوانەی گۆشەی مەهد 24 بی ئایا پێوانەی گۆشەی چەندەواتە ئەگەر کەسکەکە 24 بی ڕەشەکە چەندە؟ 90 دەینی 24 لێکم دەکەیەوە دەردەچی ڕەشەکە چەندە. زۆر بە ئاسانی. لە وێنەی بەرامبەردا مدجنەوە مدە بە 2-4 گۆشەی پێکەوە نووساون. ئەو 4 گۆشە شینە لەگەڵ سۆرەکەی. سۆرەکە ئەمن هەر 4 لام دروست نەکردێت چونکە لایەک لای دئمە هاوبەشە لە مابەینیان. و دوو لەتکەریشمان هەیە. ئەو لەتکەرە کەسکانە. ئەو جە پرسیارەکە پرسیاری 11 پێوانەی ئەو گۆشە سەوزە دیار بکە و پێوانەی گۆشە شینەکەش دیار بکە. لێرە لەتکەر بە مانای گۆشەکەی دەکاتە دوو گۆشەی یەکسان یان دوو گۆشەی جووت. لێرەش ئەمن 4 گۆشەم هەیە واتە گۆشەکانی 90 پلەیە. لەتکەرەکەش ئەو 90 پلەیەی دەکاتە دوو گۆشەی جووت واتە 90 دابەش 2. 90 دابەش 2 واتە 45. واتە ئەو گۆشەیە 45 ئەو گۆشەیەش هەر 45. پرسیاری 13 ڕوون بکەوە کە گۆشەیەکی وەستاوە واتە ئەو گۆشەیە هەمووی گۆشەیەکی وەستاوە. گۆشەی وەستاو هێمایەکەی چییە؟ هێمایەکەی دەبی ئەو هابی وەکو 4 گۆشەک. گۆشەیەکی وەستاوە لەبەر ئەوەی یەکسانە بە 90 پلە. 45 کۆ 45 یەکسانە بە 90. 90 واتە گۆشەی وەستاو. پرسیاری 14 ڕوون بکەوە کە خاڵەکانی لەسەر یەک ڕاستە هێڵن. کو دەزانین لەسەر یەک ڕاستە هێڵن چونکە ئەو گۆشەیە 90 بوو لەبەرەوەی گۆشەی 4 گۆشەیە. ئەو گۆشەش 90 بوو بەیەکەوە یەکسانن بە 180 دەنا کە 180 بوو واتە ئەو هێڵە ڕاستە هێڵە. خاڵەکانیش دەکەونە سەر یەک ڕاستە هێڵ. ئایا ئەم دوو ڕاستە هێڵانە تەریبن یان ئەستونن یان تەکولۆن؟ پرسیاری 15 هێڵە سۆرەکە و هێڵە شینەکە. سۆرەکە و شینەکە ئەو دوو هێڵە تەکولۆن. پرسیاری 16 هێڵە ڕەشەکە و هێڵە شینەکە. ڕەشەکە و شینەکە ئەو دوو هێڵە تەریبن. پرسیاری 17 سۆرەکە و ڕەشەکە ئەو دوو هێڵە ئەستونن یەکتر دەبڕن. پرسیاری 18 هێڵی کەسک و هێڵی شین ئەو دوو هێڵەش تەکولۆن. هێڵی سێ و ساد دوو ڕاستە هێڵی تەریبن. پێوانەی هەریەکە لەم گۆشانە دیار بکە. پرسیاری 19 گۆشەی چونکە تەریبن ئەو دوو هێڵە کەسکە وای هێڵە شینەکە دەیان بڕی 8 گۆشەمان بەدەست دەکەوی. 4یان تیژن و 4یان کراوەنە. گۆشە تیژەکان هەمویان جووتن. گۆشە کراوەکانیش ئەوانیش هەر جووتن.
ئەگەر یەک لە گۆشەکانم زانی گۆشەکانی دی هەمویان دەزانم. یەک لە گۆشەکان 39 ئەو گۆشەکەی دی گۆشەی سەربەرامبەرە لەگەڵ گۆشەی 39 ئەویش هەر 39. زۆر ئاسانە لێرە بزانم هەموو گۆشەکان یەکسانن بە چەند. وەکو لێرە نووسیتم گۆشە تیژەکان 39 پلەیە، کراوەکان 141. لێرە هاتمە کۆتایی لاپەڕا 198 دێمە کۆتایی ئەو وانەیە هەتاوانەیەکی نوێ هەر بژی.